لە بێموچەوی بێدادی بەدەستی حکومەتەوە نزا دەکەن خوددا کار بەدەستان لە کۆڵیان بکاتەوە. خاوەن پێداویستە تایبەتەکان ساڵی 2023یان ناوناوە ساڵی قەیرانەکان و حکومەت بە 9 موچە بەڕێی کردوون. نابینا و کورتە باڵا و نابیستان و کەمەندامان وەکو خۆیان دەڵێن بە نەهامەتی ئەم ساڵیان بەڕێ کردووە. لە دوای لە کەوتینە 2024ەوە ئەگەر حکومەت جۆمان لێ نەگرێ بەتەماین هەموو ناوی خاوەن پێداویستی تایبەت چی موچەی هەیە قایمە تەسلیم بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی عێراق بکەین. لێرەوە داوا لە سەرۆکی حکومەتی عێراقەکەین تکاکەین هەر هەمومان موچەمان بڕاتە سەر عێراق. لێرەوە بۆیەکە ئێمە داواکەینەوە هەمسان داوا لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانەکەین تکا ئەکەین جۆمان لێ بگرا. ئێمە لە 2012 هاوارەکەین لە 2012 هاوارەکەین 150,000 دینار وەکو خێرپێکردنی وایە. ئێمە پێویستیمان بەوە بوو یان داخوازیمان ئەوە بوو کە بە شێوەیەکی گشتی ئاوڕێکی جدیتر و باشتر لە توێژی خاوەن پێداویستی تایبەت بدرایەتەوە و کە بە شێوازە بیان توانێ ژیانێکی تا ڕادەیەکی کەمی ژیانکردن بە ژیان نەک لە مەرگەسات و ناخۆشیە بووە. حقەتەن ئەمە ئەرکی حکومەتە کە خۆتۆ ناکرێت بەردەوام ئەرکرد لەسەر خەڵک بێت. کەسێک خوا پێداوە خوا بۆ خۆی پێداوە و ئەوش لە هەستکردن وەکو لایەنێکی ئاینی و ئەخلاقی و ئینسانیەت. خاوەن پێداویستە تایبەتەکان دەڵێن ئەم کابینەی حکومەت هیچ گرنگیەکی نەبووە. حکومەتێک نەتوانێت سادەترین مافکە موچەیە دابینی بکات بوون و نەبوونی بایەخی نییە. با بێ سەرۆک بین نامانوێ حکومەتمان ناوێ ئەم سەرۆکە هەر نەبێ باشترە ئێستا هەر نییە بە هەر بسڕێتەوە باشترە چونکەکی بوون و نەبوونی هەر وەگیەکە کۆ دەبا ئەم ساڵگە گۆڕانکاری تیا بکە ئێمە مەمنونیە بی یەکەمی خوابین دۆمی ئەو ئێستا شەر مەمنونی خۆی چونکە لە خوایە خۆی گەورەم حکومەت ئەم میلەتە ئەڕوا بەڕێوە بۆ خۆی ئازایی خۆیەتی داهاتی ئەم وڵاتە بۆی کوێچێ چی لێ ئەکات هەرێکیان یەکی 100 میلیۆن دینار بدەن بە عاشم خەڵکەوە نەڕۆ چا لە 100 میلیۆنی عێراق بیدەن و داهاتی ناخۆ بدزن بۆ خۆی بۆچی نەیت گورم بۆ پارەی خۆم نادەم و منەتی حکومەتی عێراقی هەڵ ناگرم یعنی ئەمان ناتوانن بیدەن خۆ برانەوە تو 6 حکومەتی هەرێم نەوتی نەبوو باشما خژ نەبوو پەروێزخانش نەبوو تەنایوارەی برام خەرلی لەبوو خەڵکش هەموو سەمانگی مەعاشی وەرەگرت ئێستا ئێمە دەستخۆشی لە کۆمەڵی خێرخوازەکەن بە تایبەتی مامۆستا عەلی باپیر کە لە ڕێی خێرخوازی بەخشینەوە ئێمە هەموو ساڵە دێن لە دەرگاکەی کراوەی بۆ ئێمە زۆر دەستخۆشی لە خۆزا موستا کوردەکانی کوردی جوابن. نەوت و خۆراک و پێداویستی ڕۆژانەیان خێرخوازە ڕێگەی ڕێکخراوەکانی خاوەن پێداویستە تایبەتەکانەوە بۆیان دابین دەکات. جگە لە خێرخوازانیش هیچ هاوکارێکی دیکە ناکرێن. هەر بۆیە خاوەن پێداویستی تایبەتەکان داوا لە خێرخوازان دەکەن بەردەوام بن لە هاوکاریەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.